مژدە بۆ خانمە دوگویانانەی دەیانەوێت منداڵەکانیان بە ڕێگای سروشتی ببێت دوور بکەونەوە لە ماکەکانی نەشتەرگەری لە ئێستادا لە نەخۆشخانەی میهرەبانی لە بەشی لەدایکبوونی سروشتی لەدایکبوونی سروشتی بێ ئازارمان هەیە بە ڕێگای ئیپیدۆڕەڵ بۆ ئەو خانمانە ئەنجامی دەدەین کە ئاواتەخوازن لە ماوەی لەدایکبوونی منداڵەکەیان هیچ ئازارێک نەبینن. ئیپیدۆڕەڵ ینی شەکە لەو ڕێگایانەی کە بۆ ولادەی طبیعی بەکارێتواتە بۆ ئەوەی هەم ینی لەدایکبوونێکی ببێ ئازار. ئەمیش بە بەنجی مۆزعی حسابەوەتە کۆمەڵێک دەرمان ئێمە ئەینەڕێ سۆندەیەکی باریکەوە کە ئەمە جیهازەکەیەتی ئەمە جیهاز ئیپیدۆڕەڵە عادەتەن ئەم جیهازە کە ئیکەیتەوە سۆندەیەکی تایە بە جوانی ئەکرێ لەگەڵ ئەم ئەپیدۆڕەڵەشە عینەن پێڵێن کۆمباینت سپاینەڵ ئەپیدۆڕەڵەوە بەنجی نوێیەکی بەسیتەکەی بۆ چونکە تێمەسە دەروێن نیوسیسیسیی ئەیتێ لە دەرمانی بەنجەکە ئیتر قۆناغی دووهەمی ئازار یا قۆناغی دووهەمی مناڵبوونەکە زۆر ئازارەکەی کەمەکاتەوە و ئەمە یارمەتی دەر ئەبێ بۆی هەتا کۆتایی پرۆسی لە دایکبوونەکە دایکەکە سەتانەوەتی ئازارەکەی لاچێت بۆچی چکەوتمان ئازار جۆری هەیە. طبعاً ئازاری لە دایکبوونی مناڵ کۆمەڵێک فاکتەر تەئسیری لێ ئەەکە یەکێک لەوانە پێڵێن ئیندیڤیژوەڵ فاکتەر واتە کەس بۆ کەس ئازاریان فەرقی یعنی هەندێک کەسێ تحملی ئازاری زۆرە هەندێک کەسێ بە ئازارێکی بەسیط هاواری لێ هەڵەسێت لەبەرەوە ئیندیڤیژوەڵ فاکتەر زۆر مهمە. ئێمە ئەڵێن عادەتەن بە پێی جۆری ئازارەکە سەتانەوەتی ئازارەکە کەمە بێتەوە. هەندێک جار بۆ نمونە هەندێک نەخۆش هەیە لەوە چێ مەسەلەن لە قۆناغی یەکەما بێ ئیپیدۆڕەڵەکەی بۆ ئەکەیت سەیرەکەی ئازارەکەی زۆر ناڕوە بۆچی چونکە ئیپیدۆڕەڵەکە لە مستەوایەکی نزمترە لە مەرحەلەی یەکی با بڵێن لەدایکبوونی سروشتیە پێویستەکە دەرمانێکی تری مەسەن ئایڤ بیتێ ینی لە ڕێی دەمارەوە اینجا ئازارەکەی سەتانەوەتی لا ئەچێ ئەمانە کۆمەڵێک فاکتەرن کەیتر ئەبێ بە تەنسیق لەگەڵ ئیخسایی نیسائیەکەیە کە بزانین لە چ قۆناغێکایە و چەند سانتیم کراوەتەوە و لە چ مەرحەلەیەکی با بڵێن لەدایکبوونی سروشتیەکەیە. بەعام پرۆسەیەکی زۆر سەلامەت و لە سەد نەخۆش یەکێک یان دوو نەخۆش اللهم مەسەلەن نەیگرێ ئەوەش ڕێژەیەکە ئاساییە لە پرۆسیجەرە پزیشکیەکانە بۆ ئەوەی کە مەسەلەن فەیل بێت یان واتە نەیگرێ یان ئازارەکە مەسەلەن بۆ نمونە هەر بیمێنێت هەر بیمێنێ یا مەسەلەن بڕۆینە جۆرێکی تری ئازارەوە یا بیکەینە مەسەلەن بە غازات بۆی بەکاربێنین یان بە دەرزیەکانی دەمار با بڵێن لە ڕێگەی ئایڤیەوە. میهرەبانی دڵسۆزی و لێزانی